بۆچی پێغەمبەر جەلەسێکە بۆ هەموو شوێنکەوتوانی ڕەسوولڵڵا کە ئەوستا ئاگادار بن ئەو تاوانانەی کە کردووتانە ئەبێ کۆچیان لێ بکەن و وازیان لێ بێنن. ئەگەر کۆچ نەکەن لە تاوانەکانتان ئەو کاتە پێغەمبەر کۆچتان لێ ئەکا. پێغەمبەریش کۆچی لێ کردین ئیتر ئێمە بێکەس ئەبینینەوە. ئینسانی بێکەسیش گوڕێکی ڕوا. لەبەرەوە هەر جۆرێکمان کردووێ ئەبێ ئێمە خۆمان ڕێک خەینەوە لەگەڵ پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئاسی گەینەوە بەتایبەت سەڵاواتی زۆری لەسەر بێن. بەتایبەت سەڵاواتی زۆری لەسەر ڕەسوولڵڵا بدەین ئینشاءڵڵا. خوا توێژ موفەقکە. قوربان گیان خۆ ڕزا بە تۆ یاخوام. ئێستا لە حاڵی ئەم ئوممەتە بڵێ عاجز نەبێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وەڵڵی ئێمە ناتوانین بڵێن پێغەمبەر عاجز. پێغەمبەران مانوو نین. پێغەمبەران نەمانوون. ئێمەین مانووین. ئێمە ئەوەنە گوناحمان کردووە مانوو بووین. بەڵام پێغەمبەران مانوو نابن. و پێغەمبەران دائیمەن لە حاڵەتی ئەمانن چۆن یەکێک لە ئوممەتی پێغەمبەر بێتە وەک دیوە. ئێوە نین کە پێغەمبەران مانوو بن ناڕەحەت بن بێتاقەتن. یەکێک لە ئوممەتی ئەبینن کە گوناحی کردووە چوو بەو دیوە زۆر بێتاقەت دەبن لێی. بەڵام ئەمە نییە کە عاجز بن و بڕۆن بەو لاوە ناوانە. خوا ڕەحمان پێ بکە. مامۆستا گیان ئێمە کە هاتوینتە خزمەت ئینشاءڵڵا خوای گەورە ئەیکا بە ئەجر و پاداشتی گەورە بۆ جەنابەت ئەم ناڕەحەتی و ئەم هیلاکەت و نەخۆشیە و ئینشاءڵڵا خوای گەورە شیفات بۆ نێرێ. نەخۆشی جەستەمانووە کە ئەی ڕۆح بەرزەکاتەوە قوربانەوە جەنابەت سەر ناو ئەو نەخۆشی ئاژی. وەڵڵا نەخۆشی بۆ ئوممەتی پێغەمبەر فەزیلەتە. بۆ ئوممەتی پێغەمبەر بەرزبوونەوەیە. بۆ ئوممەتی پێغەمبەر پایەیە. ڕۆژ بە ڕۆژ ئەڕاتە پێشەوە. بەڵام مهم ئەوەیە لە ئینسحاب نەکا نەکەوێتە خوارەوە. نەکەوێتە خوار. چونکی کەوتنە خوارەوە دەرس وەرنەگرتن کارێکی خراپە. ئومێدم هەیە بتوانین دەرس لە مەسیرەکانمان وەرگرین ئینشاءڵڵا. نامێ زیاتر هیلاکەکەم قوربان گیان خۆی گەورە جەزا بات و ئینشاءڵڵا. بەڵام زۆرن ئەوانەی کە ئێستا نەخۆشن لەسەر جێگان یا زۆر وەزعیان خراپە ئامۆژگاریەکی جەنابەت ڕەنگە زۆر گەورە بێ بۆ ئەوان چونکە تۆ جنابیشە مبتەلای بە نەخۆشیەک و بە بێتاقەتی و تەنگا نەفەسیەک یعنی ئەو ئامۆژگاری جنابتان بە سەبرگرتن یان چییە؟ هەرچەند هیلاکی زۆر داوای لەبوور نەکەی. من داواکارم گەورەترین عیبادەت بریتیە لە سەبر. داواکارم هەموو کەسێک لە ئوممەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو چۆن ئەڕواتە ئەم سەیدەلی و ئەو سەیدەلیە دەرمان پێیاکا بۆ ئەوەی کە شیفایەکی بۆ بێ شتێکی بۆ بێ. ئەبێ هەوڵش با ئەم دیوە دیو کا بۆ ئەوەی
سەبر و ئارامی هەبێ خۆی ڕاگرێ موبتەلا نەبێ بە دەردە خراپەکانەوە دەردی خراپیش بۆ ئەڵێن کە ناڕەحەتی توش بێ بەڵام دەرسی لێ وەرنەگری ئومێدم هەیە ئێمەمانان دەست وەربگرین لەم ناڕەحەتیانەی کە خوا تووشمانەکا خوا بە قەسدی تووشمانەکا چونکە ئەیەوێ دەرەجەمان بەرز کاتەوە ئیسیفادەی شەرعی لێ بکەین دەرسمان باش بێ تەمەنمان کەمە بەڵام تەمەنمان زیادەکا عەمرمان زیادەکا ئینشاءالله خوا موفقەکە یا خوا خوا بەرەکەت خواتە عەمرتان بە خێر و خۆشیا بن خوا گیان بە لەتفی خۆی دەرگای خێرمان بۆ بکاتەوە دەرگای عەقڵمان بۆ بکاتەوە دەرگای تەقوامان بۆ بکاتەوە ئامین